إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، پاداشتی خۆشەویستی لەبەر خوای پەروەردگار، ئەو کەسانەی کە یەکدیکەیان خۆش دەوێت لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار لەسەر ئەساسی ئیمان و ئیسلامەتی لە لای خوای پەروەردگار زۆر گەورن و پاداشتیان زۆر گەورەیە لە لای خوای پەروەردگار. پرسیار کراوە لە ئەبوو حەمزەی نەیسابووری، گوتیانە ئەو کەسانەی کە یەکدیکەیان لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار خۆش دەوێت من هم، کێن ئەو کەسانە، کێ دەگرێتەوە؟ لە وەڵامدا فەرموویەتی ئەو کەسانە ئەوانن کە العاملون بطاعة الله، ئەوانن کە کار بە فەرمانەکانی خودای پەروەردگار دەکەن، فەرمانەکانی خوای پەروەردگاری خۆیان جێبەجێ دەکەن. ئەنجا ئەو کەسانن کە یارمەتی یەکدیکە دەدەن لەسەر فەرمانەکانی خودای پەروەردگار، واتە لەسەر جێبەجێکردنی فەرمانەکانی خوای پەروەردگار، هەرچەندە لە یەکیش دوور بن، ئەو کەسانە کەسانێکن کە یەکدیکەیان لەسەر ڕەزامەندی خوای پەروەردگار و لەبەر خوای پەروەردگار خۆش دەوێت. مجاهید دەفەرمێت ئەو کەسانەی کە یەکدیکەیان لەبەر خاتی ڕەزامەندی پەروەردگار خۆش دەوێت، هیچ مەسلەحەت و بەرژەوەندیەیە کۆیان ناکاتەوە بە یەکەوە، تەنها لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار یەکدیکەیان خۆش دەوێت. کاتێک کە بە یەک دەکەن بە ڕووی یەکدیکەدا پێ دەکەنن، خۆشحاڵ دەبن. دەفەرمێ ئەو جۆرە کەسانە گوناه و تاوانیان لێ هەڵدەوەرێت وەکو چۆن گەڵای دار دەوەرێت، چۆن گەڵا لە دارەکەی خۆی دەبێتەوە و هەڵدەوەرێت، بەتایبەت لە پاییزاندا. ئەو کەسانەی کە ئاوا یەکدیکەیان خۆش دەوێت، خۆشحاڵن بە دیداری یەکدیکە، دەفەرمێ ئەو کەسانە ئاوا گوناه و تاوانیان لێ هەڵدەوەرێت و گوناه و تاوانەکانیان لێ دەبێتەوە. فضیل دەفەرمێت نەظر الرجل إلى وجه أخيه، تەنها ئەوە کە ئینسان تەماشای ئینسانێکی مسلمان دەکات، تەماشای برایەکی ئیمانداری دەکات، بەڵام على المودة والرحمة، بە چاوی خۆشەویستی و ڕەحمەت و بەزەییەوە تەماشای دەکات، دەفەرمێ عیبادە. هەر ئەوەندە تەماشاکردنی یەکدر، خۆشحاڵ بوون بە دیداری یەکدیکە، تەماشاکردنی یەکتری لەسەر ئەساسی ئیمان و ئیسلامەتی و بە چاوی ڕەحمەت و خۆشەویستیەوە، ئەوە بە عیبادەت بۆ ئینسان هەژمار دەکرێت، کە ئامانجی دروست بوونی ئینسان بریتیە لە عیبادەت. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون، خوای پەروەردگار ئینسان و ئەجینەی دروست کردووە تەنها لە پێناوی ئەوەدا کە ئینسان بەڕاستی و دروستی پەروەردگاری خۆی بپەرستێت. بۆیە شاعیر جوانی گوتووە کە دەڵێت عیبادەت فەلسەفەی عومرە هەتاکو ماوی وەریابە، خەریکی تەزکیەی نەفس و ڕەفیقی ئەهلی تەقوابە. بەڵێ عیبادەت فەلسەفەی عومری ئینسانە، واتە ئامانج لە ژیانی ئینسان و لە دروستبوونی ئینسان بریتیە لە بەندایەتیکردن بۆ خوای پەروەردگار. ڕەفیقی ئەهلی تەقوابە لەبیرت نەچێت، چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا تصاحب إلا مؤمنا، تەنها هاوڕێیەتی ئینسانی ئیماندار بکە، تەنها ئەو کەسانەی کە ئیماندارن لە دڵەوە ئەو کەسانت خۆش بوێت. بۆچی؟ چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوامان پێدەفەرمێ و ئاوامان فێر دەکات کە
کە بێگومان هەموو فەرمانێکی پێغەمبەریش لە خوای پەروەردگارەوەیە. ئەنجا ئەو کەسانەی کە ئاوا یەکتریان خۆش دەوێت لە پێناوی ڕەزامەندی خوای پەروەردگار لەسەر ئەساسی بەرنامەی خوای پەروەردگار بە یەکەوە کۆ دەبنەوە، ئەو کەسانە پاداشتیان چییە لە لای خوای گەورە؟ یەکەم لە پاداشتی ئەو کەسانە ئەوایە کە خوای گەورە ئەو جۆرە کەسانی خۆش دەوێت. ئەگەر ئینسان بیەوێ خوای گەورە خۆشی بوێت، ئەگەر ئینسان بزانێ ئایا خوای بیەوێت ئایا خوای گەورە ئێمەی خۆش دەوێت یاخود نا، دەبێ هەر یەکێک تەماشای ئیمان و ئیسلامەتی خۆمان کەین و تەماشای کردەوەکانی خۆمان کەین. خوای پەروەردگار لە فەرمایشتی قودسیدا دەفەرمێت وجبت محبتي للمتحابين فيا، خۆشەویستی من بۆ ئەو کەسانە لازم و پێویست بوو واجب بوو کە لە پێناوی مندا یەکدیکەیان خۆش دەوێت. واتە ئەو کەسانە دەبنە خۆشەویستی خودای پەروەردگار. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ما من رجلين تحابا في الله بظهر الغيب، دوو کەس با ئاگاشیان لە یەکتری نەبێت، با وڵاتیشیان جیاواز بێت، با لە یەک عەشیرەت و قەومیش نەبێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو دوو کەسەی کە لە پێناوی خوای پەروەردگاردا یەکدیکەیان خۆش دەوێت، کامەیان ئەوەی تری زیاتر خۆش بوێت، خوای پەروەردگاریش ئەو کەسەی زیاتر خۆش دەوێت. تاوەکو ئینسان لە دڵەوە ئیمانداری زیاتر و چاکتر خۆش بوێت، خوای پەروەردگاریش ئەو کەسەی زیاتر خۆش دەوێت و ئەو کەسە دەبێتە خۆشەویستی خوای پەروەردگار. دووهەم لە پاداشتی ئەو جۆرە کەسانە ئەوەیە کە ئەو خۆشەویستیە بەڵگەیە لەسەر ڕاستیەتی ئیمانی ئەو کەسانە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن أوثق عرى الإسلام، بەهێزترین گرەی ئیسلامەتی و ئیمان بریتیە لە چی؟ أن تحب في الله وتبغض في الله، ئەوەیە کە خۆشەویستیت لە بەڕەزامەندی خوای پەروەردگار بێت، ڕق لێبوونەوەشت هەر لە بەڕەزامەندی خودای پەروەردگار بێت. بەهێزترین گرەی ئیمان و ئیسلامەتی کە ئینسان بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئیمانی زۆر بەهێزە، ئەوەیە کە لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار هەر کەسێکی کە خۆشەویست لەسەر ئەساسی ئیمان و ئیسلامەتیەکەی بێت. سێهەم لە پاداشتی ئەو جۆرە کەسانە ئەو کەسانە لە ڕۆژی قیامەتێدا لە ژێر سایە و سێبەری تایبەتی خودای پەروەردگاردا حەشر دەکرێن. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. حەوت جۆرە کەس هەن، حەوت جۆرە تاقم هەن، ئەو کەسانە لە ڕۆژی قیامەتێدا لە ژێر سایە و سێبەرێکی تایبەتی خودای پەروەردگاردا حەشر دەکرێن کە لەو ڕۆژەیەدا هیچ سایە و سێبەرێک نییە کە ئینسان لێی بحەوێتەوە تەنها سایە و سێبەری خودای پەروەردگار نەبێت. ئەنجا یەکێک لەوانە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ورجلان تحابا في الله اجتمعا عليه وتفرقا عليه، دوو کەسن کە لەبەر ڕەزامەندی خودای پەروەردگار یەکتریان خۆش دەوێت، لەسەر ئەساسی ئیمان و ئیسلامەتیەکەیان یەکدیکەیان خۆش دەوێت، کاتێک کە کۆ دەبنەوە بەیەکەوە لەسەر ئەساسی ئەو ئیمان و ئیسلامەتیەیانە، کاتێکیش کە ڕقیان لە هەر کەسێک بێتەوە لەسەر ئەساسی ئیمان و لەبەر ڕەزامەندی خودای پەروەردگارە. ئەو دوو کەسە کە ئاوان لە ژێر سایە و سێبەری خودای پەروەردگاردان لە ڕۆژی قیامەت. خوای پەروەردگار لە فەرمایشتی قودسیدا دەفەرمێت إن الله يقول يوم القيامة، بزانە خوای گەورە چ دەفەرمێت لە ڕۆژی قیامەتێدا؟ دەفەرمێ ئەین المتحابون فيا، کوان ئەو کەسانەی کە لە پێناوی مندا لە دنیادا یەکتریان خۆش دەوێت، لەسەر ئەساسی ئیمان و ئیسلامەتی بەیەکەوە بوون، لەکوێن ئەو جۆرە کەسانە؟ خوای گەورە دەزانێت، بەڵام بۆ ئەوەی سەرنجی ئێمە ڕابکێشێت دەفەرمێ اليوم أظلهم في ظلي، ئەو کەسانە دەخەمە ژێر سایە و سێبەری تایبەتی خۆم دەیان حەوێنمەوە کە يوم لا ظل إلا ظلي. خوای گەورە دەفەرمێت ئەو ڕۆ هیچ سایە و سێبەرێک بۆ ئینسان نییە، ئینسان ناتوانێت لە هیچ شوێنێک بحاوێتەوە تەنها سایە و سێبەری خودای پەروەردگار نەبێت. ئەو کەسانە لەو ڕۆژەیەدا خوابمانگەڕی لەو کەسانێکن کە لە ژێر سایە و سێبەری تایبەتی خودای پەروەردگاردا دەحەوێنەوە و هەروەها حەشر دەکرێن. چوارەم لە پاداشتی ئەو کەسانە
ئەوەیە کە ئەو کەسە لەزەت لە ئیمانەکەی دەکات، ئیمانەکەی گەیشتۆتە ئاستێک، لە ئاستێکدایە کە تام و چێژی ئیمانەکەی لە دڵ و دەروونەوە هەست پێ دەکات. وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: من صره أن يجد طعم الإيمان، هەر کەسێک کە پێی خۆشە تامی ئیمان بکات و لەزەت لە ئیمانەکەی ببینێت، ئیمانەکەی بگاتە ئاستێکی هێندە بەهێز، هەست بە تام و لەزەتی ئیمانەکەی بکات، دەفەرمێ: فليحب المرء لا يحبه إلا لله تعالى، فليحب المرء لا يحبه إلا لله عز وجل. بە هەر کەسێکی خۆشویست با لەسەر ئەساسی ڕەزامەندی خوای پەروەردگار و لەبەر خاتری خدای پەروەردگار ئەو کەسەی خۆش بوێت. کەواتە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: ئەو کەسەی کە دەیەوێ بزانێت ئیمانەکەی بەهێزە، ئەو کەسەی کە دەیەوێ لەزەت لە ئیمانەکەی ببینێت، با خۆشەویستی لە پێناوی ڕەزامەندی خدای پەروەردگاردا بێت. ئەنجا پێنجەم، ئەو کەسانەی کە خۆشەویستیان لەبەر ڕەزامەندی خدای پەروەردگارە، بەڵگەیە لەسەر تەواویەتی ئیمانی ئەو کەسانە، بەڵگەیە لەسەر کامڵبوونی ئیمانی ئەو کەسانە. هەر یەکێک لە ئێمە دەتوانێت تەماشای ئیمانەکەی خۆی کات، دەتوانێت تەماشای دڵ و دەرونی خۆی کات، تەماشای پەرێزی خۆی کات، پێویست بە هیچ کەسێک ناکە هیچ قسەیەکت بۆ بکات، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو شتێکی بۆ ئێمە ڕوون کردوتەوە. پێغەمبەر دەفەرمێت: من أحب لله، هەر کەسێک خۆشەویستی لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار بێت، و ئەبغەض لله، وەڕق لێبوونەوەی لە هەر کەسێک و هەر کەسێک لەسەر ئەساسی ئیمان و لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار بێت، و ئەعطا لله، پێدان و بەخشینی لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار بێت، و منع لله، ئەنجا کاتێکیش کە لە هەر کەسێک دەیگرێتەوە و نابەخشێ لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار بێت، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: فقد استكمل الإيمان، ئەو کەسەیە ئیمانی تەواو بووە، بەڵگەیە لەسەر تەواویەتی ئیمانی ئەو کەسە. با هەر یەکێک لە ئێمە تەماشای خۆمان و تەماشای ئیمانی خۆمان و تەماشای پەرێزی خۆمان کەین، خۆمان بۆ دەردەکەوێت بەر لەوەی کە بچینەوە حزوری پەروەردگارمان، با چارەسەری کەم و کوڕیەکانی خۆمان بکەین. ئەنجا شەشەم لە پاداشتی ئەو جۆرە کەسانە بریتیە لە بەهەشتی خدای پەروەردگار، ئەو بەهەشتەی کە هەموو ناز و نیعمەتێکی تێدایە، ئەو بەهەشتەی کە ئینسان ئەوەی کە بە چاو نەیبینیوە، ئەوەی کە وەصفی نەکردووە، ئەوەی کە بە دڵی دانەهاتووە، لەو بەهەشتەیەدا بۆ ئینسان ئامادە کراوە. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێت: ئەلا ئوخبیڕکم بڕیجالیکم فی الجەنە، کاکە ئاگادارتان کەمەوە ئەو کەسانەی کە بەهەشتین کێن، ئەو کەسانەی کە دەچنە بەهەشتێ کێن، پیاوە بەهەشتیەکانتان کامن؟ گوتیان: بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم. قلنا بەلا، بەڵێ ئێمەش دەڵێن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پێمان خۆشە بزانین بەر لەوەی کە بمرین ئینسانی بەهەشتی چۆنە بۆ ئەوەی خۆمان بەو شێوازەیە لێ بکەین. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم: النبي في الجنة، پێغەمبەران لە بەهەشتدان، والصديق في الجنة، ڕاستان و ڕاستگۆیان لە بەهەشتێدان، ئەو کەسانەی کە قسەکانیان ڕاستە، کردەوەکانیان ڕاستە، نیەتەکانیان لەگەڵ خوای پەروەردگاردا ڕاستە، لەگەڵ خوای گەورە ڕاست دەکەن، لەگەڵ خەڵکیشدا ڕاست دەکەن، لەگەڵ خۆشیاندا ڕاست دەکەن. پێغەمبەر فەرمووی ئەو جۆرە کەسانەش لە بەهەشتێدان. ئەنجا سێم فەرمووی: والرجل يزور أخاه في ناحية المصر لا يزوره إلا لله، ئەو کەسەی کە سەردانی برایەکی مسلمانی دەکات، ئەو کەسەی کە خۆشی دەوێت لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار لە شوێنێکی جیاواز و دوور دەچێتە سەردانی و لە پێناوی ڕەزامەندی خوای گەورەدا خۆشی دەوێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: ئەو کەسەش فی الجەنە، ئەو کەسەش لە بەهەشتێدایە و کەسێکی بەهەشتیە. بەڵکو گەورەتر لەوە، حوتەمین لە پاداشتی ئەو جۆرە کەسانە بریتیە لە نزیکیان لە خوای پەروەردگار لە ناو بەهەشتێدا، نەک ئەو کەسە هەر دەچنە بەهەشتەوە، چونکە بەهەشت 100 پلەی هەیە، هەر پلەیەکی بەقەد ئەرز و ئاسمان لە یەکتری دوورە. ئەو کەسانە شوێنی تایبەتیان لە لای خوای گەورە هەیە، زۆر نزیکن لە لای خوای پەروەردگار، بەڵکو لە عەرشی خوای پەروەردگارەوە زۆر نزیکن. الله ئەکبەر، ئەو پاداشتە گەورەیە
ئەو بەهەشتا ئەو نزیکیە لە خوای پەروەردگار بەهۆی چووە؟ بەهۆی خۆشەویستی لە پێناوی خوای پەروەردگاردا. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی صحیحدا دەفەرمێت ئین لله جولەساء یوم القیامە، لە ڕۆژی قیامەتێدا هەندێک کەس هەن لە لای عەرشی خوای پەروەردگارەوەن، دانیشتون لە نزیکی عەرشی پەروەردگار. پێغەمبەر فەرمووی مەنابیر من نور یاخود على منابیر من نور، ئەو کەسانە لەسەر مینبەر و شوێنی بەرزی ڕووناکین. لە ڕیوایەتێکی دیکەدا هاتووە کە ئەو کەسانە لەسەر مینبەری مروارین، مینبەرێک کە لە مرواری و ڕووناکی دروست کراوە لە لای عەرشی خوای پەروەردگار و لە نزیکی خوای پەروەردگارەوە. ئەنجا پێغەمبەر دەفەرمێ وجوههم من نور، ئەو کەسانە دەم و چاویان ڕووناکی لێ دەدرەوشێتەوە و دەم و چاویان ڕووناکە، دەم و چاویان درەوشاوەیە. ئەو جۆرە کەسانە ئینسان گومانی بۆ ئەوە دەچێت ئەوانە پێغەمبەران بن یاخود شەهیدەکان بن، بەڵام پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو جۆرە کەسانە لەیسوا بئەنبیا، ئاگادار بن ئەوانە پێغەمبەران نین، وەلا شوهەدا شەهیدەکانیش نین، ئاگاتان لێ بێت. ئەنجا وەلا صدیقین، ئەو کەسانە ڕاستگۆیان و ڕاستانیش نین. بەدەر لەوانە کێیە؟ ئەنجا گوتیان قیل یا رسول الله صلى الله عليه وسلم من هم؟ ئەدی ئەی پێغەمبەری خوای ئەوانە کێن ئەو شوێنە بەرزە و ئەو مەرتەبە بەرزەیان هەیە؟ مینبەرێک لە مرواری و لە نور و ڕووناکی و دەم و چاویان درەوشاوە و ڕووناکە کێن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ پێغەمبەر فەرمووی هم المتحابون بجلال الله تبارك وتعالى، ئەو جۆرە کەسانە کە ئەو پاداشتە گەورە ئەو بەهەشتە گەورە و ئەو شوێنە خۆشەیان بۆ هەیە، کەسانێکن کە لەبەر ڕەزامەندی خودای پەروەردگار یەکدیکەیان خۆش دەوێت. ئەوە شوێنیانە، ئەوە پاداشتیانە، ئەو کەسانە شوێنیان ئاوا بەرز و خۆشە کە لەبەر ڕەزامەندی خودای پەروەردگاردا یەکدیکەیان خۆش دەوێت. لە ڕوایەتێکی دیکەدا هاتووە کە کەسانێک هەن لە ڕۆژی قیامەتێدا لە مینبەری مرواری و ڕووناکی و جوانیان بۆ هەیە لای عەرشی خوای پەروەردگار، شوێنی تایبەت لە لای خوای پەروەردگار بۆ ئەو کەسانە هەیە. ئەنجا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسانە خەڵک ئێرەییان پێدەبات، خەڵک خۆزگە و ئاواتیان بۆ دەخوازێت، ئای خۆشگە ئەمنیش شوێنێکی ئاوا خۆش و ڕێز و حرمەتێکی ئاوا بەرزم هەبوایە. لە لای خوای پەروەردگار لە نزیک بارەگای خودای پەروەردگار خەڵک ئێرەییان پێدەبات و خۆزگە و ئاواتیان پێدەخوازێت. جا پێغەمبەر فەرمووی ئەوانە پێغەمبەرانیش نین، شەهیدان نین. پیاوێکی ئەعرابی هەستا سەر چۆک و فەرمووی ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم دەی بۆمان باسکە، دەی سیفەتی ئەوانەمان بۆ باسکە، دەی ئەوانەمان پێ بناسێنە ئەوە کێن ئەو شوێنە بەرزە و ئەو مەقامە بەرزەیان هەیە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هم المتحابون في الله، ئەو کەسانن کە لەبەر ڕەزامەندی خودای پەروەردگار یەکدیکەیان خۆش دەوێت. ئەنجا من قەبائل شەتە وبلاد شەتە، لە قەوم و عەشیرەتی جیاوازن، لە وڵاتی جیاوازن، بەڵام يجتمعون على ذكر الله يذكرونه، لەسەر ئەساسی ذکر یادی خوای پەروەردگار، لەسەر ئەساسی وەبیرهێنانەوە و دینی خودای پەروەردگار لەبەر ڕەزامەندی خوای گەورە یەکدیکەیان خۆش دەوێت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسانە ئەوانن کە ئەو شوێنە بەرز و ئەو پلە بەرزەیان هەیە، خوای گەورە بمانگێڕێ لەو جۆرە کەسانە. دەی برام کەم نییە ئەو پاداشتە، ئەو ڕێز و حورمەتە. ئەی ئینسان بیر بکەوە، دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت با خۆشەویستیمان لەبەر ڕەزامەندی خودای پەروەردگار بێت، با ڕق لێبوونەوەمان هەر لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار و لەسەر ئەساسی دینی خودای پەروەردگار بێت. ئەی ئەو کەسەی کە بەهەشتت دەوێت، ئەی ئەو کەسەی کە پلە و پایەی بەرزت دەوێت لە ناو بەهەشتدا، ئەی ئەو کەسەی کە دەتەوێت لە ئیمانی خۆت حاڵی بی، لە پەرێزی خۆت حاڵی بی، بزانی ئیمانەکەت لە چه ئاستێکدایە. ئەی ئەو کەسەی کە شوێنی بەرزت لە لای خوای پەروەردگار دەوێت، بیر بکەوە ئەو پاداشتە گەورە بە چیوە دەست دێت؟ بە خۆشەویستی لە پێناو ڕەزامەندی خودای پەروەردگاردا. بابیر بکەینەوە خۆشەویستی و ڕقلێبوونەوەمان هەموو شتێکمان لە پێناوی ئەو پەروەردگارەدا بێت. ئەو پەروەردگارە هەموو پاداشتێکی چاک و گەورە و خۆشی لە لای خوای پەروەردگارە، هەموو چاکەیەک لە لای خوای پەروەردگارە، هەموو خەیرێک لە لای خوای پەروەردگار و بەدەستی خودای پەروەردگارە.
ئەی ئینسان بیر بکەوە هەر کەسێکت خۆش دەوێت لە بەڕەزامەندی خوای پەروەردگار بێت دەنا لە ڕۆژی دواییدا خوا پەناماندا دەستخۆڕۆ دەبین پشتگیری هەر کەسێک دەکەی بە هەر کەسێک ڕاهەڵا دەڵێ و مەدح و سەنای هەر کەسێک دەکەی بزانە ئەو لایک و کۆمنت بۆ هەر کەسێک دەکەی بزانە مەدح و سەنای هەر کەسێک دەکەی و بە هەر کەسێک ڕاهەڵ دەڵێی با لەسەر ئەساسی ئیمان و ئیسلامەتیەکەت بێت ئەگەرنا لە ڕۆژی قیامەتدا دڵنیا بە لەی پەشیمان دەبیەوە و ئەو کەسانە خەسارەتمەند دەبن خوا پەناماندات بەڵکو ئەو کەسانە براون سەرفرازن پلەی بەرزیان لە لای خوای پەروەردگار هەیە کە لەسەر ئەساسی ڕەزامەندی خوای پەروەردگار یەکدیکەیان خۆش دەوێت دوعا دەکەین و دەپاڕین و دەڵێن یا ڕەبی خوایە گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی وامان لێ بکەی کە لەبەر ڕەزامەندی تۆ هەر کارێک کە دەیکەین ئەنجامی بدەین وامان لێ بکەی خۆشەویستی و ڕۆقلێبوونەوەمان لە پێناوی تۆدا بێت وامان لێ بکەی هەر کەسێکمان خۆش دەوێت و مەدح و سەنای دەکەین لە پێناوی ڕەزامەندی تۆ بێت لەسەر ئەساسی بەرنامە و شەریعەت و مەنهەجی تۆ بێت یا ڕەبی خوایە گیان بە ئیمانەوە بمان ژێنی یا ڕەبی خوایە بە ئیمانەوە بمان برێنی یا ڕەبی خوایە گیان بەو ئیمانە بەهێزەشەوە زیندومان کەیەوە لە ڕۆژی قیامەت یەکێک بین لەو کەسانەی کە لە دەشتی مەحشەر لە ژێر سایە و سێبەری تۆدا حەشر دەکرێن یەکێک بین لەو کەسانەی کە منبەری نور و ڕووناکیان هەیە لە لای عەرشی تۆ یا ڕەبی خوایە گیان بە پلە بەرزەکانی خۆتمان شادکەی لە ڕۆژی قیامەتدا یا ڕەبی خوایە گیان وامان لێ بکەی کار و کردەوەکانمان لەسەر ئەساسی ئەو بەرنامەی تۆ بێ بە پێی ڕەزامەندی تۆ بێت یا ڕەبی خوایە گیان وامان لێ بکەی ئیمانمان تەواو و کامڵ بێت هەرچی کە دەیکەین لەبەر ڕەزامەندی تۆ بێت لەسەروی هەمویانەوە خۆشەویستیمان لەبەر ڕەزامەندی تۆ بێت آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين